بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕێز و سڵاو ئازیزان لە بەرنامەی ڕەمانەوە لە خزمەتاندام. جارێکی تر لەسەر ئاڵۆزەی و قەیرانی شەڕ و ناکۆکیەکانی نێوان ئەمریکا، ئیسرائیل و ئێران دەدوێن و شرۆڤەی سیاسیانەی ئەو دۆخەکەین کە پێویستە هەموو لایەک لە بن و ناوڕۆکی ئەو ئاڵۆزیانەی بوونەتە قەیرانێکی ناوچەی تێبگەن و بەڕوونی لەوە دڵنیا بنەوە ئەو شەڕ و ناکۆکیانە لە پێناو بەرژەوەندی خەڵکی بەشمێنەت نییە و ئەنجامی بەردەوام بوونیشی جگە لە کاولکاری هیچی تری لێ پەیدا نابێت. بێگومان ئەم ڕۆژانە هەمووان باش دەزانن و شاهیدن ناوچەکە لە نێوان بەرداشی شەرخوازی ئیمپریالیزم و دەسەڵاتە فاشیست و کۆنە پەرستەکاندا خەریکە دەهەڕدرێت. تێگەڵ چوون و شەڕی قورسی نێوان ئەمریکا و ئیسرائیل لە بەرەیەک و کۆمەری ئیسلامی ئێران و هێزەکانی بەرەی بەناو بەرگری یاخود مەقاومەیان هێزە پرۆکسیەکانی لایەکی ترەوە ناوچەکەی ڕوبەڕووی قەیرانێکی مرۆوی سیاسی گەورە کردوێتەوە. شەڕێک کە قوربانی یەکەمی تەنیا خەڵکی چەوسا و چینێکرێکاران و بەشمەینەتانی ناوچەکەن. بۆ تاوتۆکردنی هۆکارەکانی ئەم شەڕە و ئاسۆ و داهاتووی ئەم ململایەنەیانە و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە بەگشتی و ئێران و کوردستان بە تایبەتی و هەروەها بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە زۆرباوەی کە کێ براوەی ڕاستەقینەم دۆخەیە لەم بەرنامەی ڕامانی ئەم ڕۆماندا میوانداری کەسایەتیکی خۆشەویستی ئەکادمی مامۆستای زانکۆ و بیرمەندی مارکسیسم و ئازادیخوا زۆر بەڕێز مامۆستا نەژمەدین فەرز دەکەین لە ستۆدیۆ کە لەگەڵماندایە. کاک نەژمەدین زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە ئەزێتت کێشا. سواز بۆیەوەش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامە و تەلەڤیزۆنەکەتان. هیوادارم بتوانین گفتوگۆیەکی زانستی بکەین لەسەر ئاستی ئەم معلومەت و دۆخێکە هاتوۆتە پێش بۆ ناوچەکە و جیهان. بەڵێ مامۆستاگیان زۆر خۆشحاڵم وە بە پرسیاری یەکەم لەگەڵ بەڕێسا دەست پێ یەکەم پرسیاری یەکەمان ئەوەیە کە ئایا ئێوە هۆکارە بنەڕەتیەکانی تەقینەوەی ئەم شەڕە واتوانین بڵین دەستپێکی ئەم شەڕە لە ڕووی ناڕاستە خۆیان ناڕاستەوخۆ چۆن هەڵێ سەنگێن چۆن ئەم شەڕ و گرژیانە دروست بووە ئایا کێشەی سەربازی و ئەمنی بوو بە تایبەت کە قسەی مەسەلەی ئەتۆم و بەشێک لەو بەهانانە هەبوو یاخود ئەمە کێشەیەکی جیهانی سیستەمی سەرمایەداریە لە دیدی ئێوەوە چۆن ئەم پێش هاتووەڵۆزیانە هاتووتە پێشەوە؟ دەست خۆش بۆ پرسیارەکە. بەڕاستی ئەوەی کە منەی بینم کێشەیەکی زۆر لەوە گەورەترە کە کێشێ و ململانەی ئەتۆمی بێڕاستە ئەوە بۆ خۆشی کاریگەری هەیە، بەڵام کێشەکە زۆر لەوە گەورەترە بۆ ئەمریکا. ئەمریکا ئێمە ئازانی دوای ساڵی 1990 دوای ڕوخانی بلۆکی شەرق ئەمریکا وەگەوەی کە بوو بە تاک جەمسەر یان وەکو هێزی تاک جەمسەر لە سەراسی دنیا کۆمەڵی هەڵسوکەوتی کرد بە شێوەیەک ئەویستیا بمێنێتەوە، بەڵام دۆخەکە بە شێوەیەکی تر گۆڕا دوایەوەی کە پۆتین هاتە سەر حکوم لە رووسیا دوایەوەی هەڵسێن مبارەکەی کرد بەوەی کە بێ بە کارکتەرێکی باڵای دەوڵەت ئەوەش بوو کە ئەو ئەتەمادی لەسەر پەرەدان بە هێزی سەربازی و بە توانایی لۆجستی سەربازی ئەکرد لە بەرامبەریشیە مەسلەی تاقی وەکو چەکێ بەکارێنا بۆ ئەوەی کە وەکو لایەنێکی هێزی نێودەوڵەتی بێتەوە ناوکایە نێودەوڵەتیەکەمە لە لایەکی تریش گەشەی ئابووری چین ئەمەش جۆرێک لە چی دروست کردووە، جۆرێک لە ئەوەی دروست کردووە کە هاوسەنگیەکانی خستۆتە شوێنێکی تر لە ئاستێکی ترای بینێتەوە لەبەرەوەی سێرەکەی بەرهەمی جیهانی ئێستا کە زۆرێک لە وڵاتەکانی جیان بە ئەمریکاشەوە احتمال لەسەر ئەو جۆرە لە بەرهەمێنان و توانە بەرهەمیە کاکە لە سینا بەرهەم دێت. ئەمە وای کردووە کە ئەمریکا ڕۆڵ و کاریگەریەکانی وەکو دوایینەوە یەک نەمێنێت یان وەکوەیەکە وەکو سەرداری جیهان خۆی ئەبینیەوە ئەم ڕۆڵ و کاریگەریانەی کەمی بێتەوە هەتا بەو شێوێش کە لە ئاعترافی ڕاستەوخۆی ئۆباما و سەرۆکی سینی ژەوکاتە لە خولی هەفتای نەتەوە یەکگرتووەکان کە کۆبوونەوەی
سەرانی وڵاتان بوو لە ساڵی 2016 بوو 15 بوو لەو بابەتە ببوورە ئەوان جاڕی ئەویان ناکە هەمیان بە ئەمریکا شۆ جاڕی ئەویان ناکە ئەمڕۆکەی سیستەمی جیهانی سیستەمێکی فرەجەمسەریە هەنەک سیستەمێکە تاک جەمسەریتیا مابێتەوە ئەمە بووە بە خاڵێک لە خاڵەکانی دەستپێک و بیرکردنەوەی ترامپ دوای ئۆباما بۆ ئەوەی کە جارێکی تر چی بگەڕێنێتەوە و سەروەریەی یانە و باڵا دەستی ئەمریکا بۆ سەراستی مەحفەلی نێودەوڵەتی و تاک جەمسەری بێنێتەوە بەڵام ئەمە کۆمەڵێ بابەت و کۆمەڵێک ئاڵنگاری ڕوبەڕۆ بێتەوە و ڕوبەڕووشی بووتەوە لەوە چونکە ئەو جۆرە لە حرەکات و ئەو جۆرە لە هەڵس و کەوتانەی کە کردوێتی ئێمە سێ تێوریمانەیە تێوری استراتیجیمان هەیە بۆەوەی کە وڵاتێکە بێ بە سەردار و سەروەری جیهان ئەویش تێوری هێزی وشکانیە لەگەڵ تێوری هێزی دەریایی لەگەڵ تێوری هێزی ئاسمانی ئەمریکا ئەم نمایشانی کە ئێستاییکە ئەو حاڵەتانەیە کە یەتەوە بە دوای ئەوەی کە بتوانێت ئەم تێوریە لە یەک کاتا بەکاربێنێ هەر بۆ نمونە ئەوەی کە ڕاسل باسیەکاڵێ کە کاتێک کە تۆ دەسەگری بەسەر ناوچەیەکی فراوانیان ناوچێکی فراوانی جوغرافی لە بەردەسە بێ ئەو کاتە نفوسیشی زۆری ئینسانی لە بەردەستەیە لەگەڵەوەشە هەنێک لە موادە گرنگ و میتاڵە پێویستیەکانی بەرهمێنانی سەناعی و پیشەسازیۆمانە چیلەکە فراهەمە بێ بۆیە کار لەسەر چیەکە کار لەسەرەوەکە کە بتوانێت بە شێوەیەک دەست بگرێ بەسەر کەنەدا هەتا تەسەوری بۆ کەنەدا و بۆ گریلاند ئەم جۆرە لە چییە جۆرە لە نەزەری ڕازلەکە کۆمەڵەیەک لەو سنوورانەی کە هەیەی سنووری تەنیشتی بە فراوانی زیاکە بێزگە لەوەش ئێمە وای لەکە کە جۆرێک لە شتەکان لەو میتاڵە گرنگانی کە توانێت بێ بەهێز و بتوانە ئەوانە هەموو چیلەکە هەموو ئەخاتە بندەسی خۆیەوە لە ڕووی هینیشەوە تێوری دڵی زەوی کەم ماکندەر باسی لەکە ڕۆژەڵاتی ئەوروپاڵێ دڵی زەویە ئەوەیە کە هێرشێکی بەرفراوانی ناتۆ بۆ بە ئەوەی کە تەواوی ڕۆژەڵاتی ئەوروپا بێ بەچی ڕۆژەڵاتی ئەوروپا بێ بە ئەندامی ناتۆ ئەو هێرشەیە کە ئێوێ بیکاتە سەرچیە سەستین و رووسیا بۆیە کار لە سەرچیەکە و هەتا شەڕی ئۆکرانیاش بەشیشی عیلاقەی بەم لایەنەوەیەکە رووسیا زوو بە فرێەوەکە و کە نێڵێ ئەو هێزە لە ئەوروپا کە دڵی ناوی چییە دڵی زەویە بە تەواتی بکەوێتە ژێردەسی ئەمریکا و حلفی ناتۆ و کە هێز لەبەر چێ ببڕێ لەبەر رووسیا ئەم ململانی و جنگانە ئەمەیە کە بەم شێوەیە وای لێکە تا ماکندەرەڵێ ئەڵێ ئەوەی حکومی ڕۆژەڵاتی ئەوروپا بکات حکومی دڵی زەویەکات ئەوەی حکومی دڵی زەوی بکات حکومی دوورگەی جیهانەکات ئەوەی حکومی دوورگەی جیهان بکات حکومی جیهانەکات ینی ئەمە بەشێکێتی لەمە بەشێک لەو تێوریەیە کە لەسەر مەسلەی هێزی وشکانی وەستاوە بەڵام جانبێکی تریشی ئەوەیە کە لە ڕووی دەریاییەوە ئێمە حەزانین ئەو مەنافزانەیان ئەو مەزیقانی کە یان تنگانەی کە لە جیانە هەیە جۆرێک لەوەیەکە بەشێک لە تیجارەت و بازرگانی جیهانی بەسەرا بە پیاڕات و کە بۆتە شوێنی ڕێڕەوی بازرگانی و شوێنی استراتیجین ئەوانش هەمووی کاریگەری هەیە یەکێک لەوانەیە کە
رووسیا هات قرمی گرت و ئۆکرانێگەز تەنها بۆی بگاتە کوێ دەریای ڕەش کە گەشتە دەریای ڕەش ئەو کاتە ئەگات بە دەردەنیل و بە بسفۆر لە ئەو مەزیقانە ینی ئەم ململانێ و جنگانەی کە هەیە ململانێ و جەنگی زلیهێزەکانی دنیا بۆ سەیتەرەکردن یان بۆ باڵا دەستی خۆیان بەسەر چیا بەسەر جیهان و بەسەر لایەنەکانی ترا و ئەژینا لە خزمەتی هیچ شتێکی بەشەری نییە هەروەیە جۆرێک لە هەڵسوکەوت دەکەن ئەو هەڵسوکەوتانە بەپێی ئەم سێ تێوریە ئەمریکا مامەڵی لەگەڵاکە هەتا دوو هینەیە دوو راپۆرت دوو راپۆرتی ئاسایشی نەتەوەی ئەمریکا هەیە کە هەردووچیان یەکییان لە سەردەمی 2007 کە کاتێ ترام بێتە سەر حکوم و ئەوەی تریشیان 2025 کە ئەم دیسانەوە کە ئەوێتە سەر حکوم و بەیانیەکە ئەمریکا لە پێش هەموو چیەوەیە لە پێش هەموو شتەکانەوە ینی ئەم جەنگە ئەوەیە کە لە ڕووی دەریاییشەوە کە دەست بەسەر چیاگرێت دەست بەسەر مەزیقی هورموزا بگرێت بەڕاستی دەست بەسەر تاقەی جیهانی ئاگرێت بەشێک لە تاقی دەستی بەسەر تاقەی جیهانی شاگەر دەست بەسەر توانە و لێهاتووی وڵاتان لە ڕووی سەنایی و پیشەسازیەوە گرێ بە شێوەیەک وەلەو ئەمە لە ڕوویەکەوە ئەمە لە نەزەری ئەمریکا و بە پێ و تێوریەوەیە بەڵام رووسیا و سین ئەمایان تێکشکانەوە بە حکومی چی بە حکومیەوەی کە لە رووسیاوە هێڵێکی غاز گواستنەوە ڕواکە قوترەکەی مەترێک و 44 سانتینە بە ئەیناڕات بە سیبریا ڕات ساڵانە نزیکی 3 ملیار و 200 ملیۆن مەتر سێجا غاز دەگوێزێتەوە بۆکوێ بۆ ئاسین ینی لە ڕووی تاقەوە ئەمان زمانی ئەمایان کردووە ئەم جەنگەی لەم ناوچایە عیلاقی بەچیەوەی عیلاقی بەشێکیشی ئەتوانی بڵین لە بەرامبەر جەنگی ئۆکرانیایە جەنگی ئۆکرانیا و جەنگی خلیج بەشێکە ڕەبتیان هەیە بە دوو لایەن لە لایەنەکانی سەرمایهداری جیهانی کە چیەکات کە هەوڵ و تەقەلایەن بۆ دەستگرتنە بەسەر جیهانە بۆیە ئەژینا ئێران لە ئاستی توانە سەربازیەکانی ئەمریکانیە هەتا و نمایشە ئاسمانیانەی کە ئەمریکاژی کە هەر لە ناو زمانی تێوری سفریسکیە هەیە کاڵێ توانای ئاسمانی کە چەند بۆ توانی تۆ توانای دەریایی و توانای وشکانیەکەشت نییە بەهێزتر بکەیت ینی ئەمە کە ئەیبینیتەوە لەسەر ئاستی ناوچەکە و جیهان تەنها ئەوەیە کە ئەمریکا ئەوێ جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەک تاک جەمسەر لەسەر ئاستی دنیا چی بکات مامەڵە بکات بەڵام ناتوانێت چی بکات ناتوانێت ئەوە جێبەجێکا بە حکومی کۆمەڵێک زۆر باشە بابەتی ترکە ئەتوانین دوایی قسەی لەسەرکەین مامەسەگیان دەستخۆش باست لە هۆکارەکانی شەڕەکە کرد و من ویستم بپرسم ئەگەر بکرێت پێناسەیەکی شەڕەکە بکەی بەڵام پێم باشە ئەوەش بپرسم کە پرسیارێکی باو هەیە لە ئەمیشە لە کاتی شەڕی دوولایەنە باز لەوە کرێکە لایەنێ براوە بیان لایەنێ دۆڕاوە بێ ئەمانە ئەم شەڕی کە وەکوتم ئەم پرسیارێکی باو هەیە کێ براوە بوو لەم شەڕەیان ئەو هەردوو لە ئەڵێن ئێمە براوە بووین ئایا کێ براوە بوو ئەگەر لە بۆچوونێکی مارکسیسیانە و عیلمیانەوە لە سەری قسە بکەی ئەم شەڕە ئاراستەکەی بەرەوە کوێ ڕۆی دەست خۆش بێ وەکو پێناسە ئەم جەنگە جەنگێکی ئیمپریالیستیانەی جیهانیە بەجی خەڵک بەژی زیاتر چەسانەوە و لەباربردننی شۆڕژ لە ناوچەکە بەشێکی گرنگی علاقی بەوەیە وەکو ئەوەشی کە کێ سەرکەوتۆ کێ دۆڕاوە ئەوان دوو هێزن لە ناو یەک خانە لە ناو یەک سنووق لە ناو یەک پاکێجی
سیاسی ئابووری کۆمەڵایەتی سەرمایهداری جیهانیە ئەم دووهێزە لە ناو یەک پاکێجا هەریەکەی ڕیتایەکی یان ناونیشانێک یان ڕووپۆشێکی کردووە بەخۆیەوە بەڵام لە ئاساسە ئەمە شەڕێکە شەڕی سەرمایهداری جیهانی شەڕی قانجازی قانجازگەاندنە بە شەریکاتی گەورەی جیهانی مۆنۆپۆلیکە ئەوێت تا ئاستێک بتوانێت کۆنتترۆلی چی بکە کۆنتترۆلی بازرگانی و سەناعەتی ناوچەکەویان لە ڕووبەرهێنانەوە ئەو بێتە تاقە هێز و توانە لە ناوچەکە لەمە زیاتر یەک شتیتر نییە دۆڕا و لەمانە دۆڕا و براوە هەتا ئێستا دەستنیشان نەکراوە بە شێوەیەک بە واقعی ئێمە بیڵێن بۆ لەبەرەوەی ئێران نە رووسیا لێ بکەوێ نەسینیژێ لێ بکەوێت چونکە کەوتنی ئێران لەم ناوچەیە لە ئێستا ئەمانەوێت سەیتەرەکردنی تەواوەتی ئەمریکا بەسەر کوێ بەسەر تەواوی ئەم ناوچەیە سەیتەرەکردنیش بەسەر تەواوی ئەم ناوچەیە سەیتەرەکردنە بەسەر بەشێکی زۆر زۆری تاقەی جیهانی لەم ناوچەیە ئەمەش کاریگەری لەسەر چی دانێ کاریگەری لەسەر توانە و هێزی ئەو وڵاتانە دانێ ئەمانە وەکو سەفقات بەکاردێ لە ناو چیا لە ناو مەحفلی نێودەوڵەتیە لە ناو علااقاتی نێودەوڵەتیە وەکو سەفقات گەلانی بچوو گیان گەلانی کەمتوانە لە ڕووی سەناعیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی لۆجستی سەربازی و ئەمانەوە بەکاردێ بۆچی بۆ شەڕی یەکلاکردنەوەی بەرژەوەندیەکان و ئامانجەکانی ئەو زلهێزانە ئەجینا نابینی کە ئێرانیش بە و ئاستا دۆڕابێ چونکە کاتێ ئێستا بەرگی کردووە ئاماویشێتەوە وەکوچی وەکو هێز ماوەتەوە بەڵام ئەوەی کە هێشتوێتیەوە دوو هێزی ترە لە پشتیەوە کە لۆجستیان هاوکاریەکەن و بووەتە قووەتێکیش هەتا بۆ نمونە کەوت نەخوارەوەی دوو تیارە سێرەکەی لەگەڵ دوو کۆپتەرە ئەمە کاریگەری هەیە لەسەر چی لەسەر مەجرای جەنگ کە توانای قوی جەوی قوی ئاسمانی ئێرانی گەشتۆ بە شوێنێک کە ئەتوانێت ئەو هێزە ئاسمانی کە هەیە شکست پێبێنێ بە ئاستێک ناڵێن بە تەواوەتی بە ئاستێک کە بوێتە جێگای مەترسی هەم بۆ ئیسرائیل و هەم بۆ ئەمریکا مامەسا پێ دوایە بەشێک لە ئامانجەکانی هەردوو لە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان توانی بێتیان بگەن بە ئامانجەکانی خۆیان مەسەرەن لەباری ڕۆژئاوا بەتایبەت ئەمریکا و ئیسرائیل ئەگەر ئامانجێکیان هەبوو بێت تام لە حزل لە ئامانجێکی خۆیان نزیک بوونەتەوە کە ئەم شەڕیان بۆ هەڵگیرسانوە یاخود ئێرانیش کە بەرگری کردومانە توانیوێتی مەسەرەن لە کولا توانیوانە بەچی بگەن هەتاوەکو ئەم حاسەکە خەریکن بەردەوام قسە لە سەردانوستانەکرێ و بەڵام ئاڵۆزیەکانی ناوچەکەش هێشتا هەر بەردەوامە هیچ شتێک هەیە پێیگەشت بێتن ئەم دوولایەنە هەر یەکە و بە ئاستێک بە شتێک گەشتووە یەکێک لەوانەیە کە ئەو هێزەی سەربازیکە لە ئێرانە هەیە لە ڕێی تاقیکردنەوەی موشەکانی کە گرتیە ئێمە پێڵێن ئەنجومەنی هاریکاریکەندا وڵاتانی کە پیانەڵێن نشینەکانی خلیجی عەرەبی ئەمە وای کردووە کە مەترسیەکی ئایندەیی ئێران پێشان بدا لە بەرامبەریشیە لە بەرامبەر ئەم هێزانە کە ئەمە چییە ئەمە هێزیەکە ئەگەر ئێمە مین نشینەکان وەک ئەمریکاڵێ گەر ئێمە بەرگریتان لێ نەکەین ئێران ناتوانین ئێوە بەرگەی ئێران بگرن ناتوانین ئێوە لە بەرامبەر ئێرانە ڕابوەستن ئەمە ژوای کردووە چی بکات وای کردووە کە چەک زیاتر بفرۆشێ بە کوێ بە ناوچەی ئەنجومەنی هاریکاریکەندا و ئەمە لە ڕوویەکیەوە بازرگانیەکی چەک بە ئامانجی خۆی گەشتووە دومیش ئەوەیە کە ئەو جۆرێک لە هین جۆرێک لە حرەزیان لە پاسەوان وەکو پاسەوان خۆی نمایشکە لە بەرامبەر چیا لە بەرامبەر ئەوەی کە ئەنجومەن یاریکاریکەندا بڵێگەر ئێمە نەبین بە پاسەوانتان ئێوە لەلایەن ئێرانەوە ئەخورێن باشە لەلایەکی تریشەوە جەنگێک کە ئێران بەرپایەکە بەشێکیشی هۆکاری مانەوەیەتی ینی ئەوەیە کە
ئێمە ئەمان بینی خۆپیشاندان و شتەکان لە ڕابردووە بەڵێ جۆرێک کەڵپەی هەبوو، بەڵام لە کاتی ئەو جەنگەی کە ئەمریکا هەڵی گرسان لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئێرانە ئەمانە هەمووی کرد بووە یان ئەو کردی بە دافعەیەک بۆ ئەوەی کە بتوانێت سەرکوتی تەواوەتی ئەو خۆپیشاندان و دەنگی ناڕزایەتیانە بکاکە خەڵک بە ئامانج و ئاواتەکانی خۆیان بۆ ئامانج و ئاواتە بگا کە لە ڕۆژە چی هەیە لە ڕۆژە تەسەوری بۆی هەیەیان مەبەستێتی کە بە ئەنجامی بگەێنێ بۆ ژیانی ڕۆژانی خۆی. ئەژینە وەک ئەوەی کە ئێران توانی بێتی هیچ ئامانجێپێکیە هیچی نەپێکا بێوی پێکاوەکە ئەوەی کردو بۆ هۆکار بۆ سەرکوتی شۆڕژ لە چوارچێوەی ئێرانە بەڕاستی ئێمەش ئەبێ مەغزای شۆڕش بە شێوەیەکی تر بە شکڵێکی تر بەیان بکەین کە جیاوازدە و شکڵ و شێوە تەقلیدیە بێ کە لە جارانە بەیان کراوە ژینا شۆڕش ئەبێ بنەمای ئابوودی کۆمەڵایەتی سیاسی سیستەمی سەرمایه‌داری هەڵتەکێنینە لەم سەردەمەی ئێستا ناتوانانی بە شۆڕش چی لێ بکەی بەر شۆڕش ناوزەندی بکەی یان ناویبەریان بیکەی بە ئامانج بۆ ئەوەی کە تۆ لە ئێستایان لە ئایندا شۆڕش بانجامەگەیەنی لەبەرەوەی ئێرانیش مەبەستی خۆی پێکاوە. دوای ئەوە بابەتیشی تر هەیە کە زۆر گرنگە ئێران وەکو چی لەکە وەکو گورگ لەکە لە بەرامبەری چیە لە بەرامبەری ئەنجومەنی هاریکاری کەنداوە، بەڵام وەکو بزنیشی لەکە لە بەرامبەری خۆیان بێزگە لەوە ئەو هێزانەی کە پیانەوتن هێزی مقاومەیانە و هێزانەی کە بووبوون بە سەرچاوە بۆ دروستکردنی هیلالی شیعی ئەمانیان کە تێکشکان وتی تر ئەگەر تۆ هێزێک نەبی بموالی بێ ئێمەیان هێزێک نەبی کە ئیش بە ئامانجی ئێمە بکەی ئێمە ودۆ داتوانین تێکرد بشکێنین. بەڵام لە شوێنێکە سین و رووسیا گەشتناوەی کە پێویستە ئێران بۆ شکڵی بمێنێتەوە لەگەڵ ئەوەشە ئێران و رووسیا هینێکیشیان هەیە دژبەریەکیان هەیە لەگەڵ یەکە لەبەری رووسیا ئێران لەمپەرە لە بەردەمیان کە بگاتە کوێ کە بگاتە ئاوی شیرینی خلیج یعنی لەمپەرێ لە لەمپەرە گەورەکان هەم وەکو عەقیدە بەڵام ئێستا ئەمانە هاوپەیمانێکی ڕکابەرن منوان ناومناون هاوپەیمانێکی ڕکاوە هەم هاوپەیمانیان هەیە هەم لە ئایندا ڕکابەریەکیشیان هەیە ئەگەر هاتوو رووسیا باڵادەستێکی گەورەتر لە ئێستای هەبوو لە سەراستیەوە چونکە احتیمال ئەمریکا ئەمەیشی وەکو وەرەقەیشت بێتەوە بۆی کە لە ئایندا بتوانێت بەو شێوەیە بەکاری بێنێ. مامەسا لە قسەکانی بەڕێستەوە تێگەیشتم کە ئەم جەنگە بە جۆرێک کردنێکی بازرگانی تیا بووە کە پێما بێ هەرەوەش بێ هەندێ ئامار و ئەوانش لەو وەختا قسەیان لەسەرەوە کرد کە هەڵکشان و داکشانی مەسەلەن نرخی نەوت کە بە ئێستاشەوە بەردەوام بۆ خزمەتی مەسەلەن بەتایبەت چینی سەرمایه‌دارەکان بووە کە وا دیارە کە مەسەلەن دەوترا چەندین لایانی سەرمایه‌دار کە مەسەلەن بە چەند دەقە بەر لە بڕیارەکانی ترم نەوتیانە کڕیا ئەیان فرۆش کە مەسەلەن بەرز و نسمی دراوەکان و نرخی نەوت لارەیە بوو. لەم ململانەی کە دەکرێت لەسەر ئەم شەڕە یان ئەم شەڕە بازرگانیە کە بە خزمەت چینی سەرمایه‌دارە چینی ڕەشوڕوت و بەشمێنێتی خەڵکی ناوچەکە لە چ گۆشەیەکی ئەم شەڕان ئەوان کەوتونەتە چ گۆشەیەکەوە لەم شەڕە؟ ئەگەر ئێمە بڵین کەوتونەتە چ گۆشەیەکەوە ئەوە عیلاقەی بە چێوەیە ئەوان چی بزوتنەوەیەک هیدایەتیانەکە ئەمە دەور و کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەگەر بزوتنەوەیشی کۆمەڵایەتی سیاسی بە ئاراستەی ڕەوتی مێژووی کە ڕێنوێنی یان چاوساغی یان سەری ئەو خەڵکە بێ بەڕاستی ئەیتوانی بە ئاراستەیەکی ترا بڕا. بەڵام لە ئێستا ئەوە نابینیتەوە بۆ شکڵەکە بە عام جەماوەرێکی فراوان لە ئاستی ئەوە
مامەڵیان لەگەڵا کرا بێ کە ڕێنێنی کرابن یان با بڵێن ئاراستەیەکی دروستی جوڵانەوە و حرکاتیان هەبێ بەڵام شتێکی خود بە خودی لە ناو جەرگەی هەموو کۆمەلگایەکە وجودی هەیە لە ئەنجامی بەرەنجامی چەسانەوەیەکە سەرمایهداری بەرقەرارێکە دژی ئەوان ئەژینا ئێماگەربینە سەرەوە سێریکە راپۆرتێکی هین هەیە ماڵپەڕی DW ئەڵمانی هەیە ساڵی 2021 طبعاً ئەمریکا لە سا 50 و بڕی لە سا 50وێکی فرۆشی هەموو چێکی عالەمە 209 ملیار دلار چێکی فرۆشتووە بە جیهان ئەگەر جەنگەکان دروستنەکە ئەم چەکانە فرۆشیان نابێت بۆ نمونە لە سەردەمی ئۆباماشە هەم خلیجی عەرەبی نزیکی بایی 3 ملیار و 200 ملیۆن چەک فرۆشاوە بەس بە هێن بە ئیمارات باشە ئەمە هەلی 150,000 هەلی کاری بۆ 150,000 کرێکاری ناو ئەمریکا دروست کردووە بەڵام هەلی کاری چەوسێنەرانە لە هەموو وڵاتێکە کە هەلی کاری دروستە بێ هەلی کارێکی چەوسێنەرانەیە بەڵام ئەوەیە لە جیاتی ئەوەی بڵێ لە بەتاڵە باشترە بە ئاراستەیە بە شێوەیەک ینی ئەمانە هەمووی ڕۆ بازرگانیەکەی ئەوەیە ئەژینا بە ئێمە یەکشت بێنینە بەرچاوی خۆمان تەسەورەکەی لە 2022 راپۆرتێکە ئەمن بەدەستم گەیشت یان بەدەستم هێنا لە ڕێی گۆگڵ و ئەنتەرنێت و شتی لەو بابەتەوەم ئەڵێ 650,000 خێزان لە ئیسرائیلە لە ژێر هێڵی هێژاریەوەیە باشە ئەمە ئەوە 41 ملیۆن کەس لە ژێر هێڵی هێژاریەوە لە ئەمریکا ئەمە راپۆرتێکی چێ راپۆرتێکی ئومەمی متحیدەی لە 2022 باشە لەسەر ئینی قەومیاڵێ لە هەر سێکەسی کەسیان مناڵێکە لەوانە لەوە اینجا بێژگەلەوە کە جۆرێک لە کۆیلایەتی و ئەمانیان سێریکە لە وڵاتە پێشکەوتەکانیشە ئەمە بەم شێوەیە دوای ئەوە لە ئێرانە ئەو کاتە کە 2022 26 ملیۆن و 600,000 کەس لە ژێر هێڵیێژاریەوە بووە کە ئێستا هەم نیسبەتە لەواتێ چوبێتە سەر و چلیشەوە سەر و چلیشەوە ئەی باشە ئەم جەنگە ئەو تێچووی چەنە بۆ هەر وڵاتێ چەنە ینی چەند ملیار دۆلار ئایا ئەتوانێت چی بکە ئەی نێتوانی ئەمە تەختیەیان بتوانێت ئەم توانە ئابوووریەکە لە سەربازیە بەکارێنێ لە چیا بەکاری بێنە لە خزمەتی هاوڵاتیەکانی خۆیان بەکاری بێنێ و بنبڕی چی بکدایە هەژاری بکدە هەم لە ئەمریکا هەم لە ئیسرائیل هەم لە ئێرانیش هەم لە هەموو جیهانیش بەڵام ئەمە جۆرێک لە چیە جەنگ بەشێکی هۆکاری مانەوەی ئەو هێز و دەسەڵاتانەیە لە دەسەڵاتە بۆ ماوەیەکی درێژتر ینی مەجرایکی یەگۆڕێ مەجرای شۆڕژە گۆڕێ بە مەجرایەکی فەوزەوێت وەمانە هەروەکو جنساوەڵێ ئەڵێ سیستەمێکی ئانارچیە نەک مشتەمایکی ئانارچی بێ سیستەمی سەرمایهداری سیستەمێکی ئانارچیانە ژمامەڵە لەگەڵ چیاکە لەگەڵ هەلومەرجەکانەکە بەو شێوەیە کە ئەوێت یان چۆن بەرژەوەندیەکانی ئەچێتە خزمەتی سەرمایهداران و یان شەریکە گەورەکانی وڵاتانەوە ئەمریکاکە سەرۆکێکی هەڵبژێرە خۆ شەریکاتی گەورە لە پشتیوێتی دامی پارەیەەکە ئەمیش دامی پارەیەەکە بە خۆڕایی پارە هیچ شەریکەیە بە خۆڕایی پارە نایە بە هیچ سەرۆکێ لە ئەمریکا چینە ئۆلیگارشەیە لە پانێلەکەی خۆشتا قسەت لێ کرد ئەو چینە بەڕێوە بە ئەمریکا نەنەوە تاچیدە چینە ئۆلیگارشیەکەیتر هەموو شتێک بۆ خۆیان حەڵاڵە هەم دەسەڵات هەمی دارە باشە هەم سەرمایە هەم بەڕێوەبردننی کۆمەلگا بە شێوەیەک بۆ شێوانەی کە خۆیانیانەوێ هەچی شتێگەیە ئەڵێ چی یانی ئەفلاتون وەختی خۆشی لە 2400 ساڵ پێشێ ساڵەیە ئەڵێ ئەوان کارێکەکەن ئەوەی کە هەیە ئێمە بیفرۆشینان خەڵکەکان بیفرۆشێ
باشە تا ئەوانی تر چی لێ بکەنەوەی تر بەدەستی بێنن یعنی ئۆلیگارشیەکان بەدەستی بێنن ئەوەیە کە ئێمە ڕۆژ لەگە ڕۆژە هەژاری لەسەر تا سەری دنیا ئەبینین بە ئاستێک لاڵکشانایە نەک لە داکشانە بێ ئەمەش عیلاقی بە چیەوە عیلاقی بەوەیە کە سیستەمی سەرمایهداری بەدایمی خوا بە بەردەوامی هەڵگری قەیرانەکە لە ناوجەرگەی ئابووری خۆیان چونکە ململانێ و منافەسەیەکی ناشەریفانەی سەرمایهداری جیهانی لەگەڵ یەکتریان شەریکاتی گەورە لەگەڵ جیهانی مشکانی چێ مشکانی یەکتریان مشکانیەوی ترا لە پێناوی چیە لە پێناوی قانجازی زۆرە لەسەر ئاستی بێکارکردنی کۆمەڵێک کەس و زیابوونی چی زیابوونی هەژاری فعلەن ئەوەی کە هەیە لێرە مجتەماعی بەشەری لە ناو دەوڵەتە ئەچێتە چیەوە ئەچێتە حاشیەکەەوە لە حاشیەکانەوە کە تەنها بەس بەژمێنەتی بۆ مێنێتەوە و هیچی تر لەم جنگانە و ئەبێتە سوتەمەنی جەنگەکان وەکو زۆر کەسیشمان بینی کە سوتەمەنی جەنگەکانە. بڵێ مامۆستا ئاڕستای ئەم شەڕ و ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە بە شێوەیەکی گشتگیر لەم دوایانە هاتوتە پێشەوە ئاڕاستەی لە دیدی ئێوە بەرەو کوێچێ قسە و باسی مەسەرەن ڕووخاندنی ئەمریکا ببوورە ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئەمەشکە قسە و باسیکی لەسەر لە دیدی ئێوە چۆنە یان ئەم ئاڵۆزیانە بەرەو کوێچن ئاراستەکەیان ئەگەر لەسەرەوە قسم بۆ بکە من وای بینم هەتا ئێستا شتێک لە ئەجندای ئەمریکا و ئیسرائیل لە بۆ ڕووخاندنی ئێران نییە هەتا ئێستاش ناوڕۆکی قسەکانیان هەر لەم چوارچێوایە ئەوەیە کە ئەوان بی لە چی ناکەنەوە بی لە ئێستای ڕووخان ناکەنەوە شتێکەم ون لەسەر مەسلەی رووسیا و لەسەر مەسلەی خلیجی عەرەبی ئەنجومەنی هاریکاری کەنداو ئەوەی کا بە گورگ بۆ ئەوان تێگەی لێ وەکو گورگ بەکارێنێ بەڵام لەسەر چی لەسەر حسابی گۆشت و وێستخانی هەژار و بەژمەینەت و خەڵکانی ئێران بەکارێنێ لەگەڵ ئەو خەڵکانی کە لە چوارچێوەی وڵاتەکانی خۆیانەوەکو سەرباز هێنرێنە ئەوێ و ڕووەڕی جەنگێک ئەگەر جەنگێ بێتەوە هەتا ئێستا بورە لە ئەجندای هی نیشانیە لە ئەجندای رووسیا و سی نیشانیە کە ئێران بکەوێ ئەم پاڵپشتیە هەیە ئەم پاڵپشتیە لۆجستیە هەیە سیاسیە هەیە ینی سیرەکەێتە لە مەجلیسی ئەمنیشە ئەوان ناڵم بڕیارێک دەربچێت لە ڕێوی تۆکردنیەوە کە ئێران ڕوبەڕووی کۆمەڵێ مەشاکل کاتەوە بۆیە هەتا ئێستا ئەمل ملانەیە لەوە گەورەترە کە جەنگی نێوان ئێران و ئەمریکا بێت جەنگێکی ئەوەیە لەسەر ئاستی جیهانی جەنگی هێزە گەورەکانی جیهانە بۆ باڵادەستیان بەسەر جیهانە بەڵام ئەمریکا جارێکی تر ناتوانێت وەکو نەوەیەک بە بڕای من چی بکاتەوە بە بڕای من کە بێتە باڵادەستی تاکوتەنیا لەسەر ئاستی دنیا مامۆسا ترەمپ وەک پێم وابێ ئاگاداری کە بەرەو چین ڕۆی دوای ئەم گرژیانەی کە هاتنە ئاراوە ئەگەرەوە شکەینە بەشێک لە قسە باسەکانمان کە چوو بۆ چین کۆمەڵێ قسە و باس کراوە کە بێگومان قسە و باسی هەستیار کراوە دوای ڕۆشتنەوەی دو بەدوای ئەوە پۆتین ڕۆشت بەرە و چین ینی لە فاصلەیەکی زۆر کەمە لە دیدی ئێوە ئەم دانیشتن و کۆبوونەوانەی ئەم سێ حزب لە هێزە جیهانیە چی ئەهێنێتە پێشەوە جارێکی تر دابەشکردنی ناوچەکە نیە لەلایەن چین و رووسیاوە پەیامێک نییە بۆ ئەمریکا کە ئیتر ئەو تەنیان سەرداری سەرکردەی عالەمی بەسەر وڵاتەکانەوە نییە ئەمە لایەکی عیلاقی بەچیەوەیە عیلاقی بەوەیە هەتا ئێستا هێزی تر هەیە لەم ناوچە بەڵام نهاتۆتە ناوجەنگەوە هێزەکانی تر چییە ئەوانن کە ئیستثمارەکەن یعنی وە بەرهێنانەکەن دەچیە لە نەوتە بەریتانیایکێکە لەوانە فەڕەنسایەکێکە لەوانە باشە ئەڵمانیایکێکە لەوانە ئەگەر تەوزیعی جوغرافیا ببێتەوە ئەمانەوەی تەوزیعی ناوچەی ئابووری ئەم وڵاتانە ژەبێتەوە ئایا ئەمانە تا چی ئاستێک لەگەڵ ئەمان ئەیە تا ئێستا کە بەریتانیا و
فەڕەنسا و ئەڵمانیا و ئەوروپانیانە ناوکایی ئەم شەڕەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە بەشێکی عیلاقی بەوەیە ئەو تەوزیعی ناوچە ئابووری کە لە دوای لۆزانەوە لەم ناوچەیە کرا کە فەڕەنسا و بەریتانیا کردیان تەوزیعی جوغرافیان کرد هەم تەوزیعی ئابووریان کرد ئەمە بەو ئاسانیە جارێکی تر نایڵەن ئەگەر توانە و لیاقییانە بێ ناڵەن بەو شێوەیە ئەو دابشکاریە ڕووباتەوە ینی من ئەمە لێکدانەوەی منە تەسەوری من ئاشێ لێکدانەوە کەشم تا هەستێک نەی پێکابێ بەڵام ئەمە بە بیرکردنەوەی خۆم تەنها ئەم هێزانە نین بەڵام سەیریکە ئەگەر بێت و تەوزیعی هێچی بێتەوە تەوزیعی ناوچەی جوغرافی و ئابووری بێتەوە دڵنیا بە رووسیا و سینیش ڕوبەڕووی کۆمەڵی کێشابنەوە بە ئاسانی ناتوانن ئەمە قوبولکەن بۆیە لەمپەریکەن ترامپ لەگەڵ خۆیان کۆمەڵێ بازرگان و کەسانی دیاری لەوانە ئیلۆن ماسک و بەشێک لە کەسە عەلەمیەکانی کە لە ناو بزنس و نەوتا دیارن لەگەڵ خۆیان بردبوونی بۆ چین ئەمە نابێتە پەیامێک هەر لەو باسی بەشکردنەکە بە ڕێزت باسیەکەی بەشێک لەو شەریکانە بەرهەمەکانیان لە سین بەرەمێنن بەشێکی زۆری ئەوانەی ئەو شەریکاتانە بەرەمەکانیان لە سین بەرەمێنێن تێگەی دەمەتا ئەپڵ لەوێ مایکرۆسۆفت لەوێ شەکە ینی زۆرێک لەو ئەزانی چی ئەگەر بێت و ئەو ئینتاجی لە سین ئەمریکا نێڵێ بێتە ناو ئەمریکاوە کە بەرهەمێت لە سا هەفتای بەرهەم و کاڵای ناو ئەمریکا کە ئیستهلاکە کریان بەکارە برێ ئەو کاتە نەقسێنێ ینی ئەمە کارێکی وای کردەوە تەسەورەکەی سین لە سانزیشی هەفتای میتاڵی هین دەگمەن و ئەمانە لەوێەوە چاکەکرێڵێ لە سانەوەی ئەو میتاڵانە هین نەیکات بۆ جیهان سین چاکیەکەوەی کاتە ئاستیەوەی کە بێتە سەنەعات چونکە ئێمە کۆمەڵی بابەتمان هەیە کە دەرێت لە عملی ئینتاجا کە ئیستخراجەکریان دەرەهێنرێ هەتا ئەو دەرهێنانە بەرەو چاکترن ڕواناچێتە بواری بەرەمێنانەوە ئێسین ئەمەی لە دەسایە باشە ئەمەی لە دەسایە لەبەرەوە دەستکاریکردنی بە ئاسانی ناڕوا بەڕێوە ناڕوا بەڕێوە چونکە ئێستا تایوانی ژەیە تایوان هەیە ئۆکرانیا هەیە بۆ رووسیا ئۆکرانیا قەرم بەشێکی پێداویستی خۆراکی هەموو ئەوروپا لە قرمایە هەنیێمانە کۆمەڵی بێجگەل لە تاقە و کۆمەڵەشتی لە بابەتە کە لە رووسیا و لەمانایە میتاڵی ئەو میتاڵانێک کە ئەمریکا بە دوایە بوو بۆ زیرەکی دەستکرد بەکاریە چونکە ئێستا هەتا وەختی خۆی پۆتی نوتێتی ئەگەر ئەوەی ئەوێ دەست بەسەر جیهانا بگرێ ئەبێت دەست بەسەر زیرەکی دەستکردا بگرێ ئەوەی دەستی بەسەر زیرەکی دەستکردداگرت دەست بەسەر جیهاناگرێ شتێکە لەو بابەتێ بۆیە ببوورە بۆیە ناتوانن بە ئاسانی ئەم هەلومەرجیانم گۆڕانکاریەمە بە بڕۆی من لەم ناوچانە ڕووبایان بە شێوەیەکی تر دەستکاری جۆری سیستەمی بەرهمێنان بکەن بە شێوەیەک چونکە ئێمە نەمانەوێ هینێکەیە سیستەمێکەیە مشتەمایکی بەرەمێنەیە و لەگەڵ مشتەمایکی مستەهلیکێ لە ئاسی مشتەمەعی جیهانیە ئەم مشتەماعاتانی ئێرە تەنها ئیستخراجی نەوتەکەن نەبوونەتە مشتەمەعێکی تەواو بەرەمێن و ئەمانە ئەوانیش مشتەمەیەکی بەرەمێن و ئەبێ ئەم ناوچە ئێستا کەرەوەیکی بێ کاڵەکانیان بێ بە هیچ جەنگی بەهێنی پێداویستی ڕۆژانەی ئاسایی و ئەمانە بۆیە تەوزیعی ئیقتصادی و ئوسلوبی ئینتاج و ئەمانە دەور و کاریگەری هەیە لەسەر ئاراستە و گۆڕانکاری لە چوارچێوەی ئەم وڵاتانە بە پشتبەستن بە قسەکانی خۆت
ناکرێ بڵێن ئەمریکا حتا کە چوونەگەشی بۆ چین باجێکی نەداوە بە چین بە پشت بەسن بە قسەکانی خۆت دەکرێوا بڵێن کە باجی داوە بەوەی کە لەسەر هەنێ مەسایلی تر ڕێبکەون لەگەڵ چینە هەروەی کە زۆر قسە و باسی ئەوە کرێکە گوایە مەسەرەن ئەمریکا زۆر نەشارەزایانە هێرشی کردە سەر ئێران بەوەی کە پێیوا بوو لە چەند ڕۆژێکی سەرەتا و بە لەناوبردننی کەسە سەردار و دیارەکانی ئەو دەسەڵاتە توانێ ئەو ڕژێمە لاوازکە و دان بەوە بنێکە لەگەڵ ویستەکانی ئەوان ڕێبکەوێ کە بینیمان درێژی شەڕەکەتا و کوێسا هەیە و ملمەلانێ و ئالۆزەکان ئەبێ ئەمریکا چ باچێکی دابێ بە چین لە قسەکانی بەڕێستەوە ئەوە دەرناکەوێت کە چین ئەم هەموو هێز و دەسەڵاتی هەبێ نەرمینواندنی ئەمریکانیە ڕێکەوتن لەسەر بەشێک لەم کارانە نەکراوەکە باشدانێک بێ بەیەک ئەوەی کە مەسەرەن چین لەسەر تایوان کە پێما بێ ئەو قسانەش کراوە تایوان کە داوە لە ئەمریکا بکە کۆمەک نەکا بە تایوان وە ئەمریکاش داوای کردبێ کەی تر پشگیری لە ئێران نەکا بە جۆرێکی تر کاوەی کە مەسلەی ئەتۆمیش کە دانی پێداناوە چینیش ڕازی نییە کە ئێران بێتە خاوەن چەکی ئەتۆمی ئەوانە ئەم قسەیە ڕاستە رووسیاش پێ خۆش نیە ئێران لەسەر بەحری قەزوین خاوەن چەکی ئەتۆمی بێ بەمە تەوازنی قووا لە منتیقەکە ئەگۆڕێ بۆ سینیش هەماشتا بەڵام ئەوەی کە هەیە ئەوان ئەنویست بە تەواوەتی ئەمریکاویست سین و ڕووس واز لە ئێران بێنن بێ مەقابل بەڵام هەم سین مقابلێکی هەیە لە بەرامبەر ئێرانە هەم ڕووسیش مقابلێکی هەیە لە بەرامبەر ئێرانە ئێمە گەر بزانین دوای گەڕانەوەی لە سین دوای گەڕانەوەی لە سین و ئەوانە هەڵبەت پەیامی ڕووسیاشی یاوە بەچێیاوە بە ئەمریکا هەم ئەم ڕووسیاش پەیامی یابەوە سێرەکەی 400 کیلۆمەتر ئۆکرانیا گرێتەوە بۆچی گرێتەوە هەڵبەت قۆتێکی یاوەتێکە 400 کیلۆمەتر ئۆکرانیا لەو زەویەی کە رووسیا گرتوێتی داگیری کردویان گرتوێتی چیلەکە لێسەنێتەوە ئەمە جۆرێک لە یاری مشک و پشیلەیەکە لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتی لەسەر ئاستی علااقاتی نێودەوڵەتی بەرجەستەیەکە نەمزل هێزانە لە بەرامبەری یەکتریا تا ئاگەنە چی تا ئاگەنە حەلێک بەوە ئێرانیش وەرەقەیەکە بۆ چێ وەرەقەیەکە بۆ هەم بۆ سینەم بۆ رووسیاکە ئەو بابەتی قرم و یان بابەتی ئۆکرانیا و تایبەنی پێ چی لێ بکەن پێ ناوی چییە حەسم بکەن بەڵام لە ڕوێژی ترەوە هەنێ قوت کە لای سین هەیە کەمتر ئەو قوتە لای ئەمریکا هەیە لاچی خەڵک وا بڵێ جۆری لە عاتفیە من ئەتفم نییە بۆ سین بە هیچ جۆرێک چونکە سینیش وەکو دەوڵەتێکی سەرمایهداری دەوڵەتی بینمەوە لەسەر راستی جیهانیۆمانە ئەوە شتێکە کە بڕاوەتەوە لەو بابەتە ئەوەیە کە کاتێک ئەم گەشتۆ بەچی گەشتۆ بە جۆرێک لە چی جۆرێک لە توانای سەربازی هەم لە ڕووی قوی ئاسمانیەوە جەوی هەم لە ڕووی قوی دەریاییەوە ژێر دەریایی ئەمانە هەم لە ڕووی قوی سەربازی وشکانیەوە گەشت و بەهاستێک کە توانە و لیاقەیەکی هەیە کە ململانی چیە کاململانی تەواوی تەکنۆلۆژیە سەربازیەکانی ئەمریکاکە یعنی بۆ نمونە ئەو شتانی S400 رووسیا توانێت هەچی قەمەرسەناعیە لەسەر مەداری زەوی کە خوڵێتۆمی بخاتە خوارەوە پێگەی لێمیانی ئەمانە کۆمەڵێ هێزن بە ئاسانی چی ناکەن بە ئاسانی ئەمە ناخەنە وەرەقەیەک چونکە ئەگەر ئەمریکا دەست بەسەر ناوی چیە بەسەر مەزیقی هورموز و ئێرانە بگرێمانەیە دەست بەسەر چیاگرێت دەست بەسەر دەسەخاتە قوڕقوڕاگەی سیستەمی ئابووری جیهانی لە
کوێ لەم ناوچەیە و لە جیهانیشە بەڵێ بۆیە بە ئاسانی تەسەور ناکەم ئەم ئاڵوویێڵە بکرێت سین توانای ئێستا توانای چیپ و ئەمانی بۆ زیرەکی دەستکرد و بۆ ڕۆبۆت و بۆمانە پێویستی بە هیچ وڵاتیشی تر نییە ینی خۆی ئێستا توانێت ئەو چاکردنی ئەو میتاڵە نادرانە ئاڵێ لە ساانەوەی لە سی نەکرێت و ئەڕا بۆ چێ ئەڕا بۆ ئەمریکا بۆی ئینتاجی چی پێ بکرێ ئینتاجی ئەو بەرهەمە زیرەکی دەستکردانی پێ بکرێکە لە وڵاتە بەکاری هەم لە باری سەربازی لەبارینەوە مامۆستا بەداخەوە کاتی بەرنمەکەمان زۆری نەماوە من ئەمەوێ ئەم پرسیارە وەک دو پرسیار لە بەڕێزت کەم بینەوە سەر ئاڵۆزیەکان ئەم دۆخی شەڕە چۆن کاریگەری کرۆ سەر پاشە کشە پێکردنی یان بەهێزبوونی بزوتنەوە پێشکەوت و خواز و چەپەکان لە ناوچەکە بەتایبەت لە ناو ئێرانە کە ئەو دەرفەت لەم ئاڵۆزیانە وەرەگرێ بۆ زیاتر سەرکوردکردنی خەڵک بەتایبەت وەکو بزوتنەوەی ژنژیان ئازادی و دوایین شەڕی بەفرامبار کە باز لەواکرە زیاد لە 50,000 نەفری لە چەند ڕۆژی سەرەتایە بەداخە بە شێوازێکین قەتڵ و عام کرد ئەم ئاڵۆزیانە چۆن ئەکرێ کاریگەری لەسەر چینی کرێکار و تەوای بزوتنەوەکان هەبێ ئایا کاریگەری ئەبێ بەرەو دوا بچێ یان بەرەو پێش بچێ لە دیدی ئێوە چۆن دەکرێت من بە تەسەوری خۆم وەکۆی کە شتێک ئاگادارم شتێ خوێندنەوەشم هەیە بۆ ئەوە حەز ناکەم توانە و لیاقەی ڕێکخراوەی چینی کرێکە لە ئاستێکا بێ کە لە ئێستا شۆڕش بەرپاکە بە ئەنجام بگات ئەوژی لاقی بەوەیە جۆری و ڕێخستنانەی کە لە ناو جەرگی ئێرانە ئیشەکەن لە ناو چینی کرێکاریان لە ناو تەواوی کۆمەلگای ئێرانیا ئیشەکەن بۆ ئاراستەیە هەتا ئێستا ڕێخستنیی لەو بابەتیان نییە اینجا مەسلەی ئەم شیعارش کات بۆ پێشەوە بەڕاستی حەزەکەم قسێکی لەسەر بکەم ئەم شیعارە ناتوانێت شیعارێکی دروستی کۆمەلگای ئێرانی بێ یان کۆمەلگای بەشەری بێ چونکە سەرێکی لە ناو فێمینیزمایە وە سەرێکیشی لە ناو لیبرالیزمایە سەر ئەو فێمینیزمەکەی ئەوەیە کە ئەڵێ ژن سرە لیبراڵێکەشی ئازادیە چونکە ئازادی مەفهومێکە جەوهەری بیری لیبراڵێتە ئەم دوانەیە یەکی گرتووە لەگەڵ ئەوەی ناوەندکارێکی وەکو ژیان ئێمە ژیان چ ژیانێک یعنی ژیانێک کە ئینسان بە کولەمەرجی بژی پێڵێن ژیانی کولەمەرجی و ژیانە ئینسانێکیش باسوودەیی بژی پێڵێن ژیانە لەبەرەوەی ئەم شیعارانە ناتوانێت ڕێنوێنی چی بکات ڕێنوێنی بزوتنەوەی کۆمەڵایەتی لەکوێ بکە لە ئێران و لە هیچ ناوچەیەکی ترا بکە بۆ ئەوی مرۆڤایەتی یان ئینسانەکان لەو کۆمەلگایە بە شوێنێ بگەن کە پێڵێن سۆسیالیزم چونکە ئێمە سۆسیالیزمی زانستی بۆ ئێمە مەودا و مەودای بیرکردنەوە و کارکردنە بۆ هەموو ئەو چینە چەساوەیە کە لە چوارچێوەی کۆمەلگا هەیە بێژگە لەمە ناتوانێت هیچ گۆڕانکاریەک بڵێ گۆڕانکاریەکی جەودی هەروەکو ئەوەی کە لە بەهاری عەرەبیە ئەڕوویدا سەر و چاوەکان گۆڕان و بنەمە ئابووری کۆمەڵایەتیەکە وەکو خۆی وەکو مەنهەجی سیاسی وەکو خۆی مایەوە خۆی گۆڕینی بنەڕەتی گۆڕینی جەوهەری لە کۆمەلگاکانە گۆڕینی بنەمە ئابووری سیاسی کۆمەڵایەتیەکەیەتی بە بنەمایەکی ئابووری کۆمەڵایەتی نەکسیاسی کە ئینسان بگەڕێنێتەوە سەربارە سروشتیە تەبیعەکەی خۆی وەکو مارکس دەڵێ ئێمە هیچ شتێک دروست ناکەین کە ناوی دەوڵەت بێ بێجگە لەوەی کە ئینسان بچێتەوە سەربارەش سروشتیە ئینسانیە بێ دەوڵەت و بێ دەسەڵات و بێ سیستەمی سیاسی و ئەمانە ئەوەیە کە تۆش بە پێی جەوهەری پێگات ئەو بەدەزاتوانی کە مرۆڤایەتی بەدەستی هێناوە بە پێی ئەمە مامەڵە لەگەڵ چیاڵەکەی لەگەڵ ڕەوتی بزوتنەوە و مەودای حرەکاتی
ئەو چینە و کۆمەلگا بکەی لە ئێرانە ئەژینە من هەستەکەم ئەگەر کار نەکرێ بۆەوە بەڕاستی حرەکاتی کرێکاری و کۆمونیستی گنگڵەخوا لە چوارچێوەی دایرەیەکی داخراوە کە ناتوانێت چی بکە ناتوانێت کۆمەلگا بە ئاراستەیەکی دروستی ڕوتی مێژووی بگۆڕێکە ئەویش گۆڕانی سیستەمی سەرمایه‌داریە بە سیستەمی سۆسیالیستی زانستی. زۆر سپاس مامۆستاگیان بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت. بەس من پێم خۆش بوو وەکو قسەیەکی خۆم لەسەر ئەو بابەتەی کە بەڕێزت باس کرد ئەوەی ژنژیان ئازادی. ینی من پێم وایە کە لە هەر ئاعترازاتێک و ناڕزایەتیە کۆمەڵی دروشمی جیاوازەوترێ، ینی جگەل لەوە خۆر لەو شۆڕشە شاشایەت چەندانە دروشمی تروترا بێ، بەڵام هەمیشە دانەی لە دروشمەکان زیاتر زاڵە بێ. ئەو دروشمەش کە زیاتر بە بۆنەی شۆڕشی کە بە جۆری ترەوەڵێن شۆڕشی ژینە لەسەر کچێک بوو، پێم وابێ زیاتر ئەو قاڵبە لەوە ئەتوانین بڵین سەری هەڵگەر کە دواترەوەی ئەترازاتێکی تر لە ئاخر ئەترازات کە ئەکرێ ئێمە بڵین شۆڕشی نان کار ئازادی بوو کە لە برسێتی و لە قاتی و قڕی خەڵکەوە سەری هەڵدا کە و شوعارە زیاتر توانی سەرکەوتوتر بێ بەسەر کۆمەڵە شوعاری تر کە مەسەرەن کۆمەڵێگە بوون داوای مەسەرەن هاتنەوەی ڕەزاشا و پشگیری لە ڕەزاشا وە زۆر شوعاری تر کە قسەی لەسەرەکرێ. بەڵام من پێم وایە ببوونەی ئەو ڕووداوی کە زیاتر نەڕزایەتی لێ بەرهەمیە تەسیردانێ کە چ شوعارێ زیاتر باڵا دەست بێ. من نازانم ئەمە دیدی من بوو ئەگەر دروست پێکا بێتم دەست خۆش بێوە ڕێی خۆتە ئەوە بۆچوونێکە لە بۆچوونەکان لەوا چێ زۆرێک لە بۆ کەسانی تریش هەمان ئەو بۆچوونەی تویان هەبێ، بەڵام ئێمە ناکرێ نایبنین شۆڕش هەبێ نایبنین حرەکەتێک یان نایبنین جۆرێک لە بزوتنەوەیکی ژنانە بۆچی بۆ ئازادی ژنانە ئەمە ئەتوانین ناوبنێ، بەڵام شۆڕش مەجرایەک و یان ڕوبەرێکی فراوانتر و دیدیایکی فراوانترە لەوەی لە جنسێکی بەشەرە کور بکرێتەوە، چونکە هەموو بەشەرێت دەگرێتەوە ئەوە بەشێکی گرنگە ئێمە لەبەرەوەی لە ئێستا شۆڕش بە مەفهومە سەردەمیەکەی بینێ نەک مەفهومێکی تەقلیدی بە شێوەیەکە ئێمە هەموو حرەکەیەک بە چی بزانین بە شۆڕ بزانین چونکە لێمان تێگەچێ کە دوایی ئامانجەکەمان چییە و سەربەتی شەوەگوێن. زۆر سپاس مامۆستاگیان بەڕێز نەجمەدین فارس مامۆستای زانکۆوە وەک بیرمەندێکی مارکسیست کە بە شێوازێکی زانستی لەگەڵمان نابوویتوە. زۆر سپاس بۆ تەواوی ڕوونکردنەکان. بێگومان پرسیاری زۆرم مابوو کە قسەی لەسەرکەین، بەڵام بەبوونەی وەختی بەرنامەوە کە ناتوانین لەوە زیاتر ئیدامەی بین، بەڵام من پێم خۆشە لە بەرنمەکانی ئایندەمانە درێژە بەم قسە و باسە بین و کە زۆر پرسیاری ترماوە پێویستەکە قسەی لەسەر بکەین. لە کۆتایە من هیچ شتێکم نیاگەر بەڕێزت قسەیەکت مابێت. وەڵا زۆر سپاس بۆیەوە، دەستان خۆش بێ و هیوادارم سەرکەوتوو بن. ئیتر ئەوەشی کە هێڵێم شت نییە 100% لای هەموو کەس جێگای ڕەزامەندی و قوبوڵ بێ، بەڵام ئەوە بڕوا بۆ چوونەی ئەو تێڕوانینی خۆمە بووەوە. و زۆر سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان بۆ بەرنامەکەشتان کە ئەم دەرفەتان ڕەخسان. هیوادارم لە ئایندەی ترا ئینسان ئەگەر توانی ڕوونکردنەوەی زیاتر و بێگومان بەرنامەی ترمانە بێ زۆریش خۆشحاڵە بێت. زۆر سپاس مامۆستای خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەوی سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمانابوون. بەنامەی ڕامانمان پێشکەشکردن کە جارێکتر لەسەر ئاڵۆزی و قەیرانی شەڕ و ئاڵۆزەکانی ناوچەکە بوو. هیوادارم توانی بێتمان لەم بەشەی لە بەرنمەکانمانە بەشێک لەو قسە و باس و پرسیارانەمان بۆ ئێوە ڕوونکردن بێتەوە کە جێگەی پرسیار بوو بێتن بۆ ئێوە. بەرنمەکەمان لە ڕۆژانی ئایندە درێژە پێدەین. بێگومان ئاڵۆگۆڕی ناوچەکە و ئاڵۆزیەکان بەردەوام لە گۆڕانکاریان ئێمەش هەوڵەدەین زیاتر ڕوونکردنەوەی زیاتر لەسەر و قسە و باسانە بکەین. لە کۆتای سپاس بۆیەوە کە تاو کۆتیان بەرنامەیەش لەگەڵمانە بوون. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.